مەسەلە تەنیا گرانی نییە، بەڵکو بێپەناییە لە بەرامبەر گرانیدا. ئەمڕۆ هەمووان لەوە تێگەیشتوون کە داروپەردووی ڕاستەقینەی شەڕ بەسەر سفرەی خاڵی هەغدەستە بێبایەخبووەکان، خانوەکرێکان، منداڵانی بێبەش لە خواردنی تەندروست و کرێکاراندا ڕووخاوە. گوشاری ئابووری گەیشتۆتە ئاستێک کە زۆرێک لە خەڵک بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانە و دابینکردنی تێچووە سەرکیەکان دەستیان داوەتە فرۆشتنی داراییەکانیان. دەستپێوەگرتنی باوچی ترسوودی نییە، چونکە ئاستی بەکاربردنی ئەوان لە لانی کەمیش کەمتر بووەتەوە. ئەمڕۆ گرانی چیتر تەنیا کەلوپەلی لۆکس ناگرێتەوە. شەکر، هێلکە، ڕۆن، نان، ماکەرۆنی، شیرەمەنی، گۆشت، مریشک، ماسی، میوە و سەوزەی تازە واتە سەرکی ترین پێداویستیە خۆراکیەکانی خەڵک بوونەتە شتێکی کە وەدەستهێنانیان و کڕینیان بۆ ملیۆنان بنەماڵە گەلێک دژوار یان مەحاڵ بووە. کاتێک شانەیەکی هێلکە دەگاتە سەدان هەزار تمەن، کاتێک ماکەرۆنی بۆ بەشێک لە خەڵک دەبێتە کاڵایەکی گران، کاتێک گۆشت و ماسی دەمێکە لە سفرەی هەژاران سراوەتەوە، لە ڕاستیدا ئێمە لە بەردەم قەیرانێکی جەددی بژێوی و تەندروستی گشتی داین. ڕۆژنامەی دنیای ئیقتصادی چاپی تاران سێ سناریۆی بۆ هەڵاوسان لە ئێران خستۆتە ڕوو و دەنووسێت لە گەشتبینانەترین حاڵەتدا، واتە ئەگەر ڕێککەوتن لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان بکرێت، ڕێژەی هەڵاوسان 49% دەبێت. ئەگەر دۆخی نەشەڕ و نەئاشتی بەردەوام بێت، هەڵاوسان دەگاتە 67% و ئەگەر شەڕ بەردەوام بێت، ئێران ڕوبەڕووی هەڵاوسانێکی گەورەی 123% دەبێتەوە. بانکی ناوەندی ڕێژەی ئێستای هەڵاوسانی بە 50.6% ڕاگەیاندووە و بەڵام سەرچاوە سربەخۆکان ئەم ژمارەیە بە کەمتر لە ڕاستی دەزانن. هەڵاوسان وەک دەوترێت جۆرێک لە باجی شاراوە، بەڵام باجێکە نەک لە دەوڵەمەندەکان بەڵکو لە هەژارترین چین و توێژەکانی کۆمەڵگە وەردەگیرێت. بەرزبوونەوەی نرخی دراو، چاپکردنی پارەی بێپشتیوان، کەمبوونەوەی بەرهەمهێنان، گەندەڵی دامەزراوەیی، سزا ئابوووریەکان، نائەمنی و نەبوونی ئاسۆیشی ڕوونی سیاسی و ئابووری هەموو دەستیان داوەتە دەستی یەک تا نرخەکان بەردەوام لە توانای کڕینی خەڵک پێش بکەون. هەواڵەکان باز لەوە دەکەن کە دۆلاری ئەمریکا لە سنووری 180,000 تمەن تێپەڕیوە و تەنیا لە یەک ڕۆژدا زیاتر لە 16,000 تمەن بەرز بۆتەوە. کاتێک دۆلار لە یەک ڕۆژدا بەو ڕادەیە بەرز دەبێتەوە، بە دوای ئەوەدا نرخی خۆراک، دەرمان، کرێی گواستنەوە، کرێی خانوو، پوشاک و تەنانەت خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ڕۆژانەش بەرز دەبێتەوە. لەم ڕەوتەدا کرێکار هەمیشە دوا دەکەوێت، چونکە هەغدەستەکان درەنگتر لە کاتی خۆی و بەناتەواوی و زۆر کەمتر لە ڕێژەی ڕاستەقینەی هەڵاوسان زیاد دەکرێن. لە پاڵ هەموو ئەم گوشارانەدا، پچڕانی ئینترنێت گورزێکی ئابووری جیاوازی لە جەستەی کۆمەلگای ئێران داوە. بەپێی خەمڵاندنی ژووری بازرگانی ئێران، زیانی ڕاستەوخۆی ئەم پچڕانە ڕۆژانە 30 بۆ 40 ملیۆن دۆلارە و کۆی زیانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەگاتە 70 بۆ 80 ملیۆن دۆلار لە ڕۆژێکدا. بەوتەی وەزیری پەیوەندیەکانی ئێرانیش، بەردەوامی ئەم دۆخە هەڕەشەیەکی جددی و ڕاستەوخۆیە بۆ سەر کار و پیشەی نزیکەی 10 ملیۆن کەس. بەڵام مەسەلەکە تەنیا گرانی نییە، بەڵکو بێپەنایی خەڵکە لە بەرامبەر گرانیدا. لە کۆمەلگایەکدا کە ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان سەرکوت دەکرێن، لە کۆمەلگایەکدا کە کرێکاران پرش و بڵاون، لە کۆمەلگایەکدا کە بێکاران، خاننشینان، ژنانی ناوماڵ و کرێکارانی نافەرمی هاودەنگ و ڕێکخراو نین، گوشاری قەیرانەکە چەند هێندە قورسایی دەکات. سەرمایەداران، دامەزراوەکانی دەسەڵات و گروپە سوودمەندەکان ئامرازی خۆیان هەیە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانیان، بەڵام کرێکاران ئەگەر ڕێک نەخرێن، هەر یەکەیان بە تەنیا و بێدیفاع لە بەرامبەر تۆفانی خێرانەکاندا دەمێننەوە. لە ئاوا دۆخێکدا هەنگاوی یەکەم بریتیە لە ڕێکخراوبوون و خۆڕزگارکردن لە پرش و بڵاوی. کرێکاران لە ناوەندەکانی کار، گەڕەکەکان، کارگەکان، قوتابخانەکان، نەخۆشخانەکان، کارخانەکان و ناوەندە خزمەتگوزاریەکان دەتوانن ئەڵقەی پەیوەندی و هاوپشتی دروست بکەن.
ئەم ئاڵقانە دەتوانن لە بچووکەوە دەست پێ بکەن. هەر ئەم کۆڕ و کۆمەڵە بچووکانە ئەگەر شێلگیرانە و وشیارانە بجوڵەنەوە دەتوانن ببنە بنەمای ڕێکخراوی گەورەتر و کاریگەرتر. دووەم دەکرێت سندوقی هاوپشتی لۆکاڵی و پیشەیی پێک بهێنرێت. لە کاتی قەیراندا زۆرێک لە کرێکاران بەهۆی دەرکردن لە کار، نەخۆشی، دەست بەسەرکردن، مانگرتن یان بێکاری کتوپڕ پێویستیان بە پاڵپشتی خێرا هەیە. سندوقەکانی هاوکاری هەرچەندە بچووکیش بن دەتوانن بەشێک لەم گوشارە کەم بکەنەوە و هەستی متمانە و یەکگرتووی بەهێز بکەن. ئەم جۆرە سندوقانە لە هەمان کاتدا قوتابخانەیەکی هاوپشتین. سێەم پێویستە ویست و داواکاریە بە پەلە و ڕوونەکان لە ئاستێکی بەرپراوەتردا بخرێنە ڕوو. زیادکردنی هەغدەست بە گوێرەی هەڵاوسانی ڕاستەقینە، پێدانی هەغدەست لە کاتی خۆیدا، بیمەی تەواو، قەدەغەکردنی دەرکردنی سەرە ڕۆیانە، پشتیوانی لە بێکاران، دابینکردنی کاڵا سەرەکیەکان، خوێندن و چارەسەری بێبەرامبەر و گونجاو، کۆتایی هێنان بە سنووردارکردنی ئینترنێت، مافی ڕێکخراوی سربەخۆ و مافی ناڕزایەتی لە زمرەی ئەو داواکاریانن کە دەتوانن توێژە جیاوازەکانی کرێکار و هەژاران بەیەکەوە گرێ بدەن. داواکاریەکان ئەگەر ڕوون، گشتی و شیاوی تێگەیشتن بن جەماوەریکی زیاتر بەرەو لای خۆیان ڕادەکێشن. چوارەم دەبێت لە نێوان بەشە جیاوازەکانی چینی کرێکاردا لەوانە کرێکارانی فەرمی و نافەرمی، شاغڵان و بێکاران، ژنان و پیاوان، کرێکارانی شارەزا و ناشارەزا، موعەلیمان، پەرستاران، خانەنشینان، شۆفیران، کرێکارانی پرۆژە و کارمەندانی خزمەتگوزاری پەیوەندی دروست بکرێت. ئەو قەیرانەی ئێستا هەموو ئەم چین و توێژانەی کردوێتە ئامانج، هەر بۆیە وەڵامەکەش دەبێت سەرتاسەری چینایەتی و بە کۆمەڵ بێت. پێنجەم دەبێت لەسەر شێوازی ئەمن، وشیارانە و بە کۆمەڵی خەبات جەخت بکرێتەوە. ناڕزایەتیە پرش و بڵاو و بێبەرنامەکان هەرچەندە نیشاندەری تووڕەیی ڕاستەقینەی جەماورن، بەڵام بەتەنیا بەزنین. ڕێکخراوبوون، پەیوەندیگرتن، بڵاوکردنەوەی ئەزموونەکان و هەماهەنگی لە نێوان بەشە جیاوازەکانی کۆمەڵگەدا دەتوانێت هێزی ناڕزایەتیەکان چەند هێندە بکات. خەباتی بە کۆمەڵ ئەو کاتە کاریگەرترەکە لەسەر وشیاری، هاوپشتی و بەردەوامی بنیاد بنرێت. لە کۆتاییدا نابێت لەبیر بکرێت کە سەرچاوەی قەیرانی بژێوی دەگەڕێتەوە بۆ پێکاتەی سیاسی و شێوازی دابەشکردنی دەسەڵات و سەروەت. تا ئەو کاتەی کرێکاران و هەژاران لە بڕیارە چارەنووسسازەکاندا دەوریان نەبێت، تا ئەو کاتەی سەروەتی کۆمەڵگە لە پێناو شەڕ، سەرکوت، گەندەڵی و پەرپێدانی خورافاتدا خەرج بکرێت و لەژێر کۆنتڕۆڵی سیستمێکی چەوسێنەر و سەرکوتگەردا بێت، گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ژیانی خەڵکی زەحمەتکێش و ستەملێکراودا ڕوونادات. بەڵام سستی و بێدەنجی ڕێگای ڕزگاری نییە، نە چاوەڕوانی لەسەرەوە، نە بەڵێنیە دووبارە و درۆینەکان، نە دان بەخۆداگرتن و خۆگونجاندن، هیچ کام لەمانە وەڵامی ئەم دۆخە نین، بەڵکو وەڵامی ڕاستەقینە بریتیە لە یەکگرتوویی، ڕێکخراوبوونی سربەخۆ، خستنە ڕووی داواکاریە سەرتاسەریەکان و خەباتی بە کۆمەڵ بۆ ژیانێکی شایستە. کرێکاران و زەحمەتکێشان ئەگەر بە پرش و بڵاوی بمێننەوە دەبنە قوربانیە بێدەنگەکانی قەیران، بەڵام ئەگەر ڕێک بخرێن دەتوانن ببنە هێزێک کە نەک هەر لە بەرامبەر دار و پەردۆی شەڕ و هەژاریدا دەوەستێت، بەڵکو ئاسۆیەکی دادپەروەرانەتر و مرۆیی تر بەڕووی کۆمەڵگەدا دەکاتەوە.